بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان سەرۆکوەزیرانی عێراق لە نوێترین لێدوانیدا باز لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیان دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم ئەرکیەوانە و موچەکە دەدەنەوە تەناردە بکرێتەوە یاخود نا. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین کەی 400 ملیارەکە دەگاتە هەرێم کە پێشتر بڕیاری لێدرابوو و بۆچی وەزارەتی دارایی تاگوێستا خشتەی موچەی مانگی چواری ڕانەگەاندووە و ئەو ناکۆکی کەشە لە بینی پارتیویکێتی لەسەر داهاتەکان لە ڕووی داهاتەکان و سیاسی و چکاریگەرێکی لەسەر موچە هەیە و ئایا دوای پەسەندکردنی بودجێ عێراق هەرێمی کوردستانی دەبێتە خاوەنی یاسای بودجە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڵێن ئیسماعیل ئەندامی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە هەولێرە هەروە لە ستۆدیۆش دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری قسە لەسەر پرسیارەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک بەڵێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی قسە لەسەر ئیدارەدانی داهاتەکان بکەین. تا ئێستا دیارەکەی ئەو 400 ملیاری کە بڕیار بوو بنێردرێت کەی دەگاتە هەرێمی کوردستان ئەمڕۆژ سەرۆکوەزیرانی عێراق باسی لەوە کردبوو کە ئەرکیەوانە موچە دابین بکەنەوە تەناردە بکرێتەوە یاخودنا. زۆر سپاس ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیام بۆ کاک دکتۆر وە بۆ جەنابەت. دیارە لە دوای ڕاگررتنی نەوتی هەرێم بەشێک لەو داهاتانی کە بۆ موچە لە هەرێمی کوردستان دابینەکرا کە ماگانە بە نزیکی 500 میلیۆن دلار لە داهاتی گەڕاوی نەوتکە چۆن سەر ڕقم حسابی وەزارەتی دارایی لە موچە دابەژەکرا ئێستا ئەو بڕەپارەیە لەبەردەست نییە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەرێم و بەغدا کراوە کە چەند وەختە خۆ دەزانی هەموو لایەنە سیاسیەکان هەموو فراکسیۆنەکان بەشێکی زۆری پەرلەمانتاران ڕووی دەبیان لە حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی عێراق واژۆ بکە و تێڕوانینی استراتیژی ئێمە بۆ مەسەلای سیاسی و داراییەکان قوڵایی و بینینی ئێمە بەغدا بێنەک وڵات و پایتەختێکی تر بۆیە بەپێ ئەو ڕێکەوتنەی کراوە بەپێ ئەو ڕەژنووسەی کە لە یاسای بودجە هەیە بەپێ ئەو لێک تێگەشتنی ئێستا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە پێویستە کاکە لە کاتی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان و ئەگەر نەوتەکە بنێرێ بێگومان پارەکە ئەچێتەوە سەر ڕقم حسابیەکە و دواتر دەتوانین باسیکەین بەڵام لە کاتی ڕاگررتنیا ئەرکی حکوومەتی عێراق کە پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ و وەزارەتی دارایی لە هەفتەی ڕابردوو بە نووسراوی ڕسمی داوای لە حکوومەتی عێراق کردووە کە بۆ دابشکردنی موچەی مانگی چوار بڕی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بنێردرێ و ئەو لێک تێگەیشتنەوە ئەو زانیاریانەی کە من هەموو ئەمڕۆژ هەم سەرۆکوەزیرانی عێراق هەم لەو زانیاریانەی کە ئێمە بەدواداچوونمان کردووە لە ناو دەستگاکانی هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراق ڕێکارەکانی ناردنی 400 ملیارەکە تقریبان تەواو بووە و ئەوەی کە مەزەنداکرێ ئەوەیە کە هەفتەی ئایندا لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە پارەکە بگاتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بێگومان بێجگە لەوەش لە پارەکە ئێستا داهاتی ینی کۆی پارەی تەرخانکرااو بۆ موچە لە هەرێمی کوردستان نزیک لە 940 میلیارد دینارە کە بیانی بەناردنی ئەو بڕەپارەیەش هێشتا نەقسێک لە هەرێمی کوردستان دروزە بێت کە پێویستەکە بە داهاتی ناوخۆوە بە ڕێخستنی و ڕێوشێنانی کە ئێستا بەرەمێنان و بەرەمێنانی نەوت بۆ ناوخۆ بە فرۆشتنی بە پاڵاوگەکان کاری لەسەرەکرێ بتوانرێت کۆی موچە کۆی پارەی پێویست بۆ موچەی مانگی چوان بخرێتە بەردەست. باشە کاک بەڵێن پێشبین دەکەن یاخودەوەی کە خۆتان بەداچوتان کردو کۆندامێکی لێژنەی دارایی کەی موچەی مانگی بڵێن لیستی موچەکە ڕدەگەێنرەوە بەڕێز دەڵێ 400 ملیارەکە لە بەغدا و وابرێرە هەفتەی داهاتوو بگە ئەو 240 ملیارەی کە بەردەستە هیچیە هی داهاتی ناوخۆیە یاخود فرۆشتنی نەوتیش لە ناوخۆ هەیە ئەو ناگرێتەوە وەزارەتی دارایی؟ بە بێگومانە و بڕانەوتەی کە ئێستا بەرەمێنرێ لە ناو هەرێمی کوردستان و درێتە پاڵاوگەکان بێگومان داهاتێکی هەیە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە وەزارەتی دارایی ڕایانگەاند نزیک لە 100 ملیارێکیش لە پارەی کۆکراوە و لە ئەوی مانگەکانی ڕابردوو بەردەستە بێگومان چۆن مانگی ڕابردوو بۆ تەکمیلەی موچە هەندێک لە قەرز لە بانکەکانی ناوخۆی هەرێمی کوردستان کرابوو پێویستەکە ینی لەوانەیە پێویستکە بۆ ئەم مانگەش تاوەکو ڕژنووسی یاسای بودجە
پەسەند دەکرێت ینی پرۆژه یاساکە پەسەند دەکرێت و بە تەواوەتی ئەو ئیستحقاقاتە داراییانەی کە واجبە بێ لە نێوان هەرێم و بەغدا و دوای هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دۆخی داراییەکە ئەکەوێتەوە سەر سکەی تەبیعی خۆی پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکانی هەموو ڕێوشوێنەکانی هەموو ئەو بەدیایی لاینەی کە لە بەردەستایەتی بۆ کۆکردنەوەی داهات بیگرێتە بەر بۆ کۆکردنەوەی ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ دابینکردنی موچە بۆ ئەوەی کێشەی موچە خۆران لە هەرێمی کوردستان جارێکی تر دروست نەبێتەوە. باشە لیسی موچە دیارەکەی ڕادەگەێنرێت پێشبینی خۆت یاخۆ زانیارانەی کە بەڕێز بەرازچوون بۆ کردووە لیسی موچەکە مانگی چوار پێشبین دەکرێت لە چەندی ماگڕاک بگەێنرێت ئەگەر پارەکەی ئەگەر بڕیشای سەدارایەکانی هەرێم لە عێراقەوە لە ڕۆژانی یەکشەممە و دووشەممە بێتە هەرێمی کوردستان تەسەورم وایە لە ڕۆژانی 9 مانگا لیستی موندشەی مانگی چواری ئەعلانەکرێت. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمە خزمەتت لەسەر ئیدارەدانی داهاتەکانیش و ڕۆڵی وەزارەتی داراییش قسە دەکەین کاکتۆر جەنابیشت بەخێربێ سوپاسیان بەدەبوون دەکەین دەمویسترنجی بەڕێش بزانمە سەر دواکەوتنی موچە هەیە لە کوردستان کێشەی بینی پارتیوێکێتی لەسەر ئیدارەدانی داهاتەکان کێشە سیاسەکە هەیە ئەمە چەندە گرفتی بۆ خێزانەکان گرفتی بۆ سەقامگیری بازار چەندە دروست کردووە. بەڵێ زۆر سپاسانەکەم بنەوەی خۆی بەخشندە میهرەبان خۆی بینی جەنابەت ینی لەگەڵ ئوستاز بەڵێن و جەنابتان و دەنگ و باس و خەبەر و میدیا و هەمووی باس بۆتە باسی موچە و دەمێکە ئەم بابەتە هەیە کە موچە مافێکی سەرەکی فەرمانبەرە نابێ ئەسڵان باس بکرێت کە هەرەباوە ئاو نابێ باس بکرێن لەبەرەوەی مافە سەرەکیەکانن ناکرێت ئێمە بەرنامەیەکی اقتصادی بکەین لەسەر ئەوە کە موچە ئەنێردرێت یا نانێردرێت ئەکرێت بەرنامەیەکی ئابووری بکەین لەسەر ئەوەی کە موچە کاریگەری بنمونە یاخود داهات ئەگەر زیاد بکە کاریگەری چی ئەبێ چۆن پەرەپێدانی ئابووری ئەبێ واتە خودی ئەم بابەتە من وا هەست دەکەم بابەتێکی دروست کراوە یعنی مەبەست ئەوەیە کە ئینسان هەموو کاتێک پێویستی بە ئەوە بێ بگەڕە بە دوای مافە سەرەکیەکانی خۆی کەی دەستی ئەکەوێ ئەمە خودی ئەمە ینی جێگی پرسیارە بەڕاستی بابەتە دروستکراوەکەوەی کە داهاتمان هەیە بە زیدارەدانەکەی خراپە ینی سەرەکەی جەنابەت ینی ئمە باسی هینی کێشەی ناوخۆی خۆمانەکەین و موچە ئەدرێت و سلێمانی و هەولێرە و بابەتانە بەڵام بێنە سەر بابەتە سەرەکیەکە ئەوەی کە لە بەغایە من مەبەست نییە و بەڵام ینی حکوومەتی خۆمان لێرە ڕۆڵی نییە خود کاریگەری نییە بەڵام حەقیقەتەن وایە کە خودی حکوومەتی عێراقی نەیهێشت کوردستان جا ببێتەوە ببێتە دەوڵەتێکین و بەڕێکەوتن لەگەڵ ئێران و تورکیا ئەوانە خودی ئەمە بابەتێک کە من تەسەورەکەم دروست کراوە یعنی لەوەیە کە هەمیشە هەرێمی کوردستان پێویستی بە بەغا بێ هەمیشە هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە لە موناقەشاتی موچە بێ کەی موچەکە چەنە ڕێژەکەمان چەنە بێ لە بودجێ عێراق کەی ئەنێردرێت کەی نانێردرێت یعنی لێرە سێرەکەی جەنابەت ئەو کەسانی کە پسپۆریان لە ئابووری هەیە لە بوارە پەیوەندیدارەکان هەیە لە بری ئەوەی بیر بکەنەوە چۆن ئابووریەکەمان پەرەی پێ بدرێت پێش بکەوێت ببێتە هەرێمی خۆمان ببێت هەرێمێکی دیار لە ناوچەکە لەخوا بەجێبی ئێسش لا ئەستێکی زۆر باشە خراپ نییە من لێرە مەبەست دووبارێکەمە لێرە پشگیری حکوومەت ناکەم بمانەوێ نەمانەوێ ئەمە حەقیقەتێکە کە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ئێستا دیارە لە ئاستی هەرێمی و لە ئاستی جیهانیش طبعا لەبەرەوەی مە ژمارەین لە نەخشەی وزە لە جیهان یعنی پلەی هەشتممان بەدەست هێناون ینی کاریگەرێکی لەسەر ژیانی خەڵکموچەکە دوا بکەوێت ئەمە بابەتەزین دەست نەکەوێت سوتەمەنی بە خەڵک چی لەسەر قسەکەی جەنابتان ڕاستە ئەمە حەقیقەتەکانن سەرچاوە سروشتیەکان هەن اینجا دێنە سەر پرسیارەکەی جەنابەت ئیدارەدانی بابەتەکە چۆن چۆنیە ئیدارەکردنەکە ئایا ئەو ئیدارەی کە ئەکرێت ئێستا وەلەیەکە کە ئەو بڕەپاری کە دەست ئەکەوێت لە خزمەتی هاوڵاتیان بێ خودی ئەمە پرسیارە اینجا وەڵامی پرسیارەکەمان چۆنە درێتەوە با سەیری ڕێگۆبان بکەین با سەیری ئاستی بژێوی خەڵک بکەین با سەیری ڕێژەی هەژاری بکەین با سەیری ڕێژەی بێکاری بکەین با سەیری ئەو بکەین گەنجانمان چەند کۆچیان کردوتە دەرەوەی وڵات با سەیر ئەمانە هەمووی وەڵامی پرسیارەکەن یعنی واتە لێرە ئێمە بنەماکانی ئابووریکی تەندروستمان هەیە بەڵام لەبەرەوە ئیدارەکردنەکە لە ئاسی پێویست نییە بۆیە بینی جەنابەت یعنی تەسەور کە بەڕێزت لە 2003-2004 تا ئێستا هەرێمی کوردستان بەو هەموو دیمەنە سروشتیە جوانە و بنەماکانی دامەزراندنی ئابووریە کە پشت ببەستێ بە گەشت و گوزارێکی شیا و
ببێتە داهاتەکەی ببێتە داهاتێکی ناڵێم جێگرەوەی نەوت بێت ناکرێت باسلەوە بکەیتەوە حقیقەتێکە بەڵام پارێکی چاکمان دەست بکەوێ وەکو ئابووری تورکیا پێ 3-4 ساڵ یەکەم ئابووری بوو لە ئاستی جیهان لە داهاتی گەشتیاری ئایا ئێمە ناتوانین ئەوە بکەین یعنی ئێستا هەر کەسێک هەر هاوڵاتیەک بچێتە سەر شاخەکان لە گۆژێ لە شاخەکانی ترمان هەیە لە هەولێر لە دۆک و شوێنانی تر زۆر بە ئاسایی لەسەرەوە ئەتوانێت دانیشە بیر بکاتەوە چۆن بتوانێت پرۆژەیەکی گەشتیاری دابمەزرێنێ ببێتە هۆی بوژانەوەی ناوچەکە جگە لە بابەتی کشت و کاڵمان هەیە جگە لە بابەتەکانی ترمان هەیە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابتان یاخود ئەو پرسیارەکە فەرمووتان بەڕێستان ئایا ئێمە ئەتوانین یان توانیمانە تا ئێستا ئیدارەی ئابوووریەکەمان بە ئاڕستەیەک ببین کە پشت نەبەستین بەنەوت کاتێک کە حکوومەتی بەغاوتی ئیتر من پارەت بۆ نانێرم ئێمە خۆمان بڵێن وڵای پشت بەستن بە داهاتی ناوخۆیی ئێمە ئەتوانین ئیداری خۆمان بکەین هێشتا نەگەیشتونەتەوە ئاستەواتە ئیدارەکردنی ئابوووریەکەمان نەگەیشتێتەوە ئاستە ئەمە وەڵامی پرسیارەکەی جەناب بەڵای ناکۆکی پارتی ویکێتی ئەو شەڕێک لەسەر داهات هەیە ئەستاذ حەکیمگیان سەیرێکتر تۆمەدارەکە داهات ئەوەش ناسخامگیری دووست بەڵە هەمیشە دوو دیوی یەک دراوەکە سیاست و ئابووری بەیەکەوەن هەمیشە سیاست کاریگەری یەکەمە لەسەر ئابووری یعنی ئێستا وەرە سێری کە جەنابەت لە شارە سلێمانیەکەی خۆمان شار حیاتەکەی خۆمان حەقیقەتەن سەیری ئەو کە بزان زەوەکان کە دراون بە پرۆژەکانی نیشتەجێبوون ئەو ژمارە شوقانە کە دراوە ئەکرێن لە ئاستی پێویستن لەگەڵ زانینی سعرەکانیشیان اینجا لێرە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە لێرە ئەگەر بابەتەکە شی بکەینەوە ئەو ئەرزەیە کە ئەدرێ بە شوقە و شوێنی نیشتەجێبوون ئەو بابەتانە لە ئاستی پێویستە و لە توانە و ئیمکانیەتی خەڵک ئەتوانێ بەم داهاتە ناجێگیری کە ئێستا هەیە ئەدرێت و نادرێت و بابەتی مناقەشە و گفتوگۆوە لەگەڵ ئوستاز بەڵێن لەگەڵ جنابتن لەگەڵ بەڕێزانی تر ئایا ئێمە هاوڵاتی دڵنیایە فەرمانبەر دڵنیایە کە مانگی داهات و بتوانێت بچێ قستی شقە بدات بە نمونە لێرە دابشکردنی زەوی شاری سلێمانی بە نمونە ئەڵێم بە نمونە و بە هەمان شێواز شارەکانی تریش ئایا بە شێوەیەکی زانستیانە کراوە کە جێگەی پرۆژەیەکی خەدەمات بکرێتەوە جێگەی پرۆژێکی گەشت و گوزار لێرە بکرێتەوە جێگەی پرۆژێک و کۆمەڵێک شتی تر ئایا هەوڵ دراوە بۆی کە بزانین ئێمە ڕاپرسی کراوە یاخود ئەحسایی کراوە بۆی کە ئێمە بزانین چەند کەسمان هەیە کەم دەرامەتە و حکوومەت هەوڵ بدات لەگەڵ کەسانی پەیوەندیدار و کۆمپانیا و کەسانی پەیوەندیدار کە بتوانن ئیمکانیەتن شوقەیەکی سەرێکی گونجاو بۆیان لۆکۆست کولفەی کەم دابین بکە بۆ ئەو خەڵکە بتوانن بچنە شوقەی خۆیان و ئیترکرێکی نەبن ئەمە ناوی پرسیارن وەڵامەکەشیان دیارە بەتەکی دوای دێمە خزمەتە دکتۆر سپاس دەکەم کاک بەڵێن سەبارەت بەو 240 میلیارەی کە بەڕێزت ئاماژت پێکرد کە ئێستا حازرە هیچی ئەگەر بۆ ماڕوو بکەیتەوە دەبێت وەداچوونت کردبێ وەلا لەگەڵ 400 میلیارەکەی بەغداش بڵێن هاوکاری و پەیمانان هەیە فرۆشتنی ئەوەی کە بەڕێزوتت نەوت هەیە باسانی موچە نادرێەوە سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی داراییش چێ لە دابشکردنی موچە لە نێوان شارەکاندا دابشکردنی چکە پێشتریش نیگەرانی هەیە لە یەکێتی سێمە پەرلەمانتارێک پێشتر میوانە بە باسی وەزیری دارە و وەزیرەکانی تریشی گەوتی هەمویان فەرمانبەرن و ڕۆڵیان نییە. ئوستازیان دیارە پێشتر زۆر جار شەرحمان کردووە مەسلەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێویستەکە ئێمە یعنی یەکێک لە کێشە ئەساسیەکانەوەیە کە تا ئێستا هێزی چەکدار پارە نیشتیمانی نییە ئێمە خاوەنی خەزینەیەکی نیشتیمانی نین خاوەنی هێزێکی چەکداری نیشتیمانی نین کە ئەمانە کۆڵەکە و پایان بۆ حکومڕانێکی ڕەشید کە دێتە سەر خەزانەی گشتی لە وڵاتە کراوە بە دوو بەشەوە 43 بە 57 مامەڵی پێواکرێ بە واقعێکی دوو ئیدارەیە کێ مەسئولە لەم دابشکاریە بێگومان یەکێتی و پارتی و پێ ڕێکەوتنی یەکێتی و پارتی ئەوە کراوە کۆی ئەو پارەی گەڕاوی نەوت کە لە 43 بۆ لە 144 داهاتەکەیە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی داهاتەکانی ناوخۆ بڕی 30 ملیۆن دۆلار لە ئەوەی کە هێزەکانی تەحالوف دابینەکەن بۆ موچەی وەزارەتی پێشمەرگە زایدەن ئەو شایستە دارایانەی کە پێویستەکە لە حکومەتی عراقیەوە بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەم جارێ هەر بۆ خۆی قەبەکردنی ئەم بڕەپارەیە بۆ دابینکردنی موچە نزیکی 940 میلیارد
یەکێکە لە کێشە ئەساسیەکان کە بۆ ڕازیکردنی دڵی خەڵک بۆ بەدەستێنانی دەنگی خەڵک لە ئینتیخاباتەکانە ڕێژەیەکی زۆر لە خەڵک تاعینکرا و ڕێژەیەکی زۆر لە خەڵک خانەنشینکرا و هەموو ئەمانە بە پێوەری زانستی نەکراون بە پێوەرێکی علمی نەکراون بە پێی پێویستی نەکراون بەڵکو یەکێتی و پارتی تەنها لە پێناو کۆکردنەوەی دەنگ ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیان گەیاندۆتە نزیکی 1,250,000 کەس لە 5 ملیۆن 6 ملیۆن ژمارەی دانیشتوان کە ئەمە لە ڕاستیە لە هیچ معادلەیەکی اقتصادی ئیداریە جێگەی نابێتەوە لەبەرەوە ئەوان کە ئێستا ئەم دابشکاریان کردووە ئەم واقعە دوو ئیداریان دروست کردووە ڕێکەوتنی نێوان خۆیانە بڕی پارەی گەڕاوی نەوت ئەچێتە وەزارەتی دارایی باقیەوەی تری بێجگە لە پارەی تەحالوف ئەگەر ئەوەی بەغاژ بێ بێگومان سەری ئەوەی تری تەکمیلاکرێ لە داهاتەکانی ناوخۆ هەموو ئەو تا ئەو کاتی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە تقریبا 740 ملیارد لە داهاتی نەوت گەڕاوەتەوە وەزارەتی دارایی و ئەمە دابش کراوە بەسەر هەردوو زۆنەکە یا هەردوو سنوورەکە و ئەوەی تری لە تەکمیلی ناوخۆکراوە لە تەکمیلی ناوخۆ چەندمانەمێنێت 200 ملیارمانەمێنێ ئەم 200 ملیارە لە 140 ئەبێ سنووری دەسەڵاتی یەکێتی دابینی بکا کە نزیکی 90 ملیار دینارە کە بێگومان ئەو 90 ملیارە بە ئێستا باسەکەم بە 15 ملیاری موچەی دەستگا سیادیەکانیشەوە نزیکی 100 ملیاری لە سنووری پارێزگای هەولێر و دووەکە ئەمە کە تەکمیلا بێت لەم سنوورە لە سنووری پارێزگای سلێمانی کێشە دروستە بێت کە کێشە دروستە بێ بۆ کێشە دروستە بێ بپرسیار بکەین داهاتی مانگانی سلێمانی 90 ملیاردی تیا نابێ بۆ ئەوەی کە موچە دابشکا بەپێی ئەو لیجانانەی کە ئێمە لە لیژنەی نەزاها نزیکی 9 مانگ لەمەوبەر سەردانی پارێزگای سلێمانیمان کرد ئەو لیژنەی کە حکوومەت خۆی تشکیلی کرد و نردیە پارێزگای سلێمانی بۆ تەتقیق و بینین لە داهاتەکانی ناوخۆ هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە ئەو پڕەپارەی کە لە پارێزگای سلێمانی ئەبێ هەبێ ناڵم ئەوەی کە هەیە لەم ئەوەی کە ئەبێ هەبێ پێویستە کا زیاتر بێ لەم بڕەپارەیە بەڵام خراپ ئیدارەدانی داهاتەکان خراپ دەستێوەردان لە داهاتەکانە دۆخی سیاسی سلێمانی کە بێگومان خۆتان نزانن جیاوازی زۆرە لەگەڵ هەولێر و دوهۆک هەموو ئەمانە وای کردووە کە داهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی کەم بێتەوە بەڵام هێشتا کەمیەکەی بۆ مانایە نییە کە نەتوانێت تەکمیلەی موچەی پێ بکرێ هەر ئەو بەپێ ئەو داتانی کە لە وەزارەتی دارایی لە میزانی مڕاجعە هەیە داهاتەکانی ناوخۆی سێ مانگی ڕابردووی سلێمانی نزیکی 309 ملیار بووە یعنی ئەگەر بە معدل ئەوەی بکەی مانگانە 103 ملیار لەبەر دەستا بووە لە کاتێکا تۆ 90 ملیارە پێویستە بۆ تەکمیلەکردنی موچە ئەگەر بڕێک لەم پارەیە یعنی ئەگەر بەرپرسانی سلێمانی بەرپرسانی ئیداری لە سلێمانی بڵێن مەسن بەشێک لەم داهاتانە ڕاستە 103 ملیار بۆ بەڵام بەشێکی بە چەک مامەڵی پێکراوە هێشتا ئەو بڕەپارەی پێویستە ئەمێنێتەوە کە بتوانن تەکمیلی موچەی پێ بکەن بەڵام ناکۆکی سیاسی یعنی ڕێک مەلەفە ئیداریەکە تێکەڵ بە ململانە سیاسیەکان کراوە کاتێک ململانی نێوان هێزەکان قوڵە بێتەوە ناکۆچیان قوڵە بێتەوە بەتایبەت لە نێوان یەکێتی و پارتیە دۆخی دارایی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ بەم کەیساکرێ وەکو ئەو ڕووداوە ناشرینانی کە لە ڕۆژانی عارەفە بینیتان دوای ئەوەی کە لە سلێمانی موچە ڕاگیرا لە کاردانەوە لە هەولێر موچە ڕاگیرا بە شێوازێکی زۆر ینی دوور لە هەموو ئەتەکێتێکی حکومڕانی و ئیداری چەند بینیمان چەند بەزەقی مامەڵێکی حیزبی لەگەڵ ئەو دۆسیەکرا زۆر جار هەندێک لە پەرلەمانتاران کە من هەر پێم بەڕاستی پێم سەیرە مثلەن کەسێک کادرێکی باڵای مثلەن نیشتیمانی نیشتیمانی کوردستان بێ یای پارتی دیموکراتی کوردستان بێ پەرلەمانتارێکی بەڕێزی ئەو دوو پارتە بن دێن باسی مەلەفی نەوتەکەن کە گوایە ئەوە وەزیرێک یا وەزارەتێک ئاگای لێ نییە نازانێت چی ڕوەدا لە کاتێکە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت برای بەڕێزم کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵای نەوت و گازە لە هەرێمی کوردستان لە دیدارێکی تەلەڤیزۆنیا خۆیڵێ گەر من ئاگاداری داهاتی نەوە بم کەمتەر خەمیەکە لە خۆمە
جێگری وەزیری سامانە سروشتیەکان لە هاوڕێیانمانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەو گفتوگویانەی کە لە نێوان پەرلەمان و حکوومەتەکرێت لەو کۆبنوانەی کە لە ناو ئەنجومەنی وەزیران ئێمە تیای بەشدار بووین یەکێک لە کادرە هەرە باشەکانی ئەم حکوومەتە برای بەڕێزم کاک دکتۆر ئامانجا کە کادرێکی بەڕاستی زۆر بەتوانە و بەسەلیقەیە و کادرێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو مەلەفی نەوت بۆ ئێمە شەرحەکە ئەو چۆنێتی دەرهێنان و گواستنەوە و فرۆشتنی نەوت و شێوازی ئیدارەدانی خەرجی کۆمپانیاکان لەگەڵ کۆمپانیاکانی نەوت لە بینی حکوومەت یاریمی کوردستان و ئەوە بۆ ئێمە شەرحەکە لەبەرەوە بەڕاستی پێم سەیرە پەرلەمانتارێکی یەکێتی جورئەتی ئەوەی هەبێ یا پەرلەمانتارێکی پارتی جورئەتی ئەوەی هەبێ بێ لەسەر تەلەڤیزیۆن بڵێ وڵا داهاتەکانی هەرێم داهاتی نەوتی هەرێم ناڕوونەوە کەس ئاگای لێ نییە وەرجگەلەوەی ڕووی تیرەکە بکاتە هاوڕێکانی خۆی بەرپرسەکانی خۆی کادرە باڵاکانی خۆی لەناو ئەم مەلەفە گرنگەی هەرێمی کوردستانە کە خۆ دەزانی سەرچاوەی گەورەی دابینکردنی موچە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بریتێ لە داهاتی نەوت ڕووی تیرەکان ئەکەنە خەڵکی تر وەگلەی لە خەڵکی ترەکەن کە من پێم وایە بەڕاستی ئەمە ناتوانێت چارەسەری کێشەکانمان بکات بەڵام هەتاوەکو ئەو دەستێوەردانە سیاسیە لە داهاتەکانی ناوخۆ ببێنێ بێگومان کێشەی دارایی لە هەرێمی کوردستان ئاوا بە معلقی ئەمێنێتەوە کە لە ڕاستیا وەکو دکتۆر باسی کرد عیبەیە هەر ئێمە دابنیشیندا باسی چۆنێتی دابشکردنی موچە و ئەوانە بکەنەوە سیستمێکە مافێکی ئاسایی هەر هەواڵاتیەکە کە موچەخۆرە لە حکوومەت هەرێمی کوردستان پێویستەکە مانگانە لە کاتێکی دیاریکراوە موچەکەی خۆی وەرگرت سیاسیانە ئەم دەستێوەردانانەی کە لە نێوان هێزە دەسەڵاتدارەکان هەیە وای کردووە کێشەی بۆ داهاتەکانی ناوخۆ دروست کردو دێمەوە لاتان سەبارەت بۆش ئایستا هەموو داهاتەکان دەگرێتەوە وەزارەتی دارایی خاڵە سنوورەکان ئای وەزارەتی دارایی خۆی ئاگاداری داهاتی نەوتووە دێمەوە لاتە کە دکتۆر سەبارەت بە چارەسەر بۆ کێشەی موچە یاخود داهاتەکان ئیدارەدان لە کوردستان ئێستا ئەو کە بەڵێموتی کێشەی سیاسی هەیە تۆمەتبارکردن هەیە چارەسەرێکی ئەوەیە کە موچەکە هەموو بڵێن ماگانە ڕابگەێنرێت دیژنەی پەرلەمان ڕۆڵی پێ بدرێت دام دەستگات چاودێریەکان ڕوون بکرێتەوە بۆ خەڵک بۆی کێشەی موچەش دروست نەوێت ئەو بەڵێ چ ئەستاذ حەکیمیان جەنابەت هەر لە با بڵێن پرسیاری پێشووی جەنابتان بابەتی سیاسیەکە تا چەند کاریگەری لەسەر ئابوووریەکەەوە هەر پەیوەندیدارە بە پرسیار ئەم پرسیاری بەڕێزیشتانە ئەوەیە کە ئەرزی جەنابتانم کرد ئەو دوو دی و یەکدراوە کاریگەریان هەیە لەسەر یەکتری و بەتایبەت سیاست لەسەر ئابوووریان ئێستا من وەکووە بەرهێن کە بێم ببینم ناوچەکەم ناجێگیری سیاسی تایە ئاسۆی وەبەرهێنان وەگەڕخستنی پارەکە دیار نییە بە تەکید لەوێ پارەکەم وەکو سەرمایەک نایخەمەگەڕ لەو ناوچەیە چم بۆ شوێنێکی تر وەکوەوەکە ئێستا ئەگوزەرێ ئێستا ئەم دقەی تەسەوری ئەوە ئەکەم زۆرینەی ناتوانە بڵم زۆرینە بەشێک لە سەرمایهدارانی خۆمان ڕویان کردوێتەوە لە بەغا کە ئێمە پێشتر ئەمانوت بەغا ناوچەیەکی مەترسیدارە مەبەستم شاری بەغانیە بەس بەتەنها ناوچەکانی تری عێراق جگە لە کوردستانی عێراق بۆیە لێرە بە تەکید ئەو ناجێگیری ئەو ناکۆکی سیاسیە کاریگەری ئەبێ لەسەر دۆخی ڕێکەوتنمان لەگەڵ بەغایە وەکۆی کە ئێستا تازە ڕێکەوتنمان کرد لەگەڵ حکوومەتی فدراڵە و جگە لەوەش لە ناو خۆ یعنی بینی جەنابەت دوو بڕیار دەرەسەرکیەکەی و پێکهێنەرەکانی حکوومەتی کوردستان کە لە هەردوو حزبی پارتی وەکێتین کە ئەوان ئەبێ بڕیار ئەدەن و ئەش بێ بڕیار بدەن لە بەرژەوەندی گشتی خەڵک و لە یەک تێناگەن یاخۆت لە یەک تێنەگەشتن هەیە ناکۆکی هەیە کە هەندێک لە دائرە یاخود وەزارەتەکان ئەوانەی کە بشن لە سلێمانی و ناوچەکانی تر ئەبینی جەناب موچەکانیان دواکەوێ ئیتر ئەم دوا کەوتنە تەمان کاریگەریە نەرێنیە ئابوووریەکانی دیارن و ئەگەر بێنە سەر ئەوەی کە فعلن ئەم ڕێک نەکەوتنی سیاسیە کاریگەریە بێ بەڵێ بەتەکید ئەنیانی وا ڕاگەێنرێکە لە بانقەکانی سلێمانی پارە نەماوە ئەی باشە خێرە بۆ نەماوە بنمونە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەسەرەوەی کە پارە دابین بکە بۆ ناوچەکە ئیتر بۆ پارە نەماوە و چۆن نەماوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوە بدات لەسەر بابەتەکە بە شەفافیەت و بەڵێ هۆکارەکەی چییە لێرە نابێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بدات بەو ناکۆکی سیاسەیەکی هەیە لە نێوان بڕیاردەران حکوومەتێکی گورتمان لێرە ئاخر من واڵم ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دوولەتەوە یەکتر تۆمەتبار دەکات دوولا بەدزی یەکتر تۆمەتبار دەکات بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ڕێگە بدا بە ئەوان یعنی ئەو بەڕێزانی کە لە ئەنجومەنی وەزیرانن بفەرمونون کە ئێمە وەکو حکوومەت ئێمە حکوومەتی ئیدارەی هەرێم ئەکەین
ئەو ناکۆکیە سیاسانی کە هەیە لە نێوان خۆتان ئێوە حەلی بکەن بەس ئەوەی کە حکوومەتەوە با بڵێن بەرپرسی حکومیە ئەبێ خزمەتی هەرێمی کوردستان بکات کێشە سیاسیەکان لە ناو خۆ لە نێوە حزبەکان دانیشتن و اتفاقات و ڕێکەوتن بکرێت کە عیلاج بکرێت نابێت ڕنگدانەوەی هەبێ لەسەر بڕیاری ئیداری و حکومی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستاوانە. باش بەس ئەگەر سیستەمەکە هەموو یەک خەزیێن هەبێ بۆ نمونە هی هەولێر و سلێمانی مرکزی بێت باشترە شەفافیەتی تیا بێ هەمووی مرکزی بێ دارایی نەک لە سلێمانی ئێمە ئوستاز حەکیم ئیدارەیەکە بێ لە هەولێر ئیدارەیەکە بێ ئێمە لە نمونەی عێراقەوە سەیری بکەین یعنی ئێستا عێراق ئەڵێ من ئەمەوێ نەوتەکەی هەرێم لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێت بۆ ئەو یەک پارە هەبێت و بە یەک شێواز خەرج بکرێت چۆن بۆ پارێزگەکان و بۆ پارێزگەکانی هەرێمیش بە تایبەت خەرج ئەکرێت بە یەک شێواز بە یەک ئاست ئەگەر لەو نمونەوە سەیری خۆمان بکەین فعلن ئێمە ئەگەر یەک خەزیێنەمان هەبێ پارەکە هەمووی داخلی ئەوێ ببێتەوە بە شەفافانە دابەش بکرێت لەسەر پارێزگەکانی هەرێمی کوردستان بە تاکید پرۆسەکە زۆر ڕێک و پێکترە چێتە پێشەوە معنەی ئەوەیە کە لێرە جەنابتان ئەوەی کە فەرمووتان بەڵێ وەزارەتەکان ئەبێ ڕێک بکەون ئەوانی کە پەیوەندیدار بۆ شەفافیەتی ژیانی گرنگ نیە هەموو مانگی بۆ نمونە مانگانە وەزارەتی دارایی بێ حکوومەت بێ داهاتەکان بڵاو کرات و ئێستا خەڵک بەڕوونی هەتا ڕەنگە زۆر لە پەرلەمانتاژ نەزانن داهاتی ناو خۆ بۆ نمونە چەندە چەندی لە ڕسومات چەندی باجە چەندی لە خاڵی سنووریەوە طبعاً ئێستا ئەو پرۆژێکە بەڵێ ڕاگەیاندراوە لە ڕێگەی بەڕێز جێگیری سەرۆکوەزیرانی خۆمان کە شەفافیەتی ڕاگەیاندراوە جەنابتان ئەزانن ئەو شەفافیەتە هەرچەند لە 105 یاخود تۆزێک کەمتر لە داهاتی گشتی ئەگرێتەوە بەڵام هەنگاوێکی مهمە باز دەڵێت هەموو داتەکان داخڵ ناکرێن ئێستا ئەوان دەڵێن داهاتی سلێمانی 6 میلیارە بە پێی ئەو سایتی شەفافیەتە وەزارەتی دارایی دەڵێنە خێر 100 میلیارە اینجا دێنە سەر ئەوەی کە من کاتی خۆی کاتی ڕاگەاندنی ئەو ئینەشەش من ئەو پرسیارم کرد لەو بەڕێزانە وتم ئایا ئێمە هەموو داهاتەکان کە داخل ئەکرێن ئەوانەی کە لە کۆمپیوتەر ئەوانە هەموو داهاتە نانەوتیەکانن باسی 105ەکە بکەین ئەو هەموو دۆکیومنت و داهاتانەی کە داخلی کۆمپیوتەر ئەکرێن و ڕائگەێنرێن بۆ خەڵک ئایا سەرجەم داهاتە نانەوتیەکانن یان هەیە بەشێک کە دەرناکەوێ ڕوو ناکرێتەوە داخل ناکرێت ئەو پرسیارە من خۆم شخصیان نازانم لەبەرەوەی جەنابەت دەزانین ئمە مامۆستای زانکۆین شیکاری بابەتەکانین و ئەو بابەتانەی کە ئەخرێنە ڕوو شیکردنەوە ئابووری بواکەین بەڵام ئەکرێ بە نمونە بپرسرێت لە ئەو کەسانی کە بەرپرسن لەسەر تۆمارکردنی ئەو داهاتانەی کە داخل ئەکرێن لە سیستەمی شەفافیەتەکە ئەوە سەرجەم داهاتەکانە و لە پارێزگەکانی تری هەرێمی کوردستانیش خەریکی هەمان پرۆسەن ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەم دوای ئەوەی کە تەواوە بێ ئەم پرۆسەیە 195ەکەی تریش داخل ئەبێ ئەوەی کە داهاتی نەوتیە بە هەمان شێواز و بە شەفافیەت ڕابگەنرێ بۆ خەڵک بۆ ئەوەی هەموو هاوڵاتیەک بزانێ وەکو لە هەندێک لە تەجاربی نێودەوڵەتی هەیە پێوترێ بودجەی هاوڵاتی یعنی تۆ جەنابەت سەرەتای ساڵ دوای ئەوەی کە بودجێ حکوومەتەکە پەسەند کرا ئەڵێن ئوستاز حەکیم پشکی ئەم هاوڵاتیە کە ناوی حەکیمە یاخود خالد حەیدەر یاخود کەسێکی تر لە خەرجیاتی حکوومەت ئەوەندە ئەبێ ئەو خەرجیاتە بۆ کارەبا ئەوەندەیە بۆ ئاو ئەوەندەیە بۆ تەندروستی ئەوەندەیە یعنی تۆ جەنابەت سەرەتا ئەزانی چەند بەرەکەوێت لەو داهاتە گرفتەکەوەی 7 ساڵە یاسای بودجەژنی لە کوردستان ئەوە شەر گرفتێکی گەورە نییە ئەمەش جێگەی پرسیارە خۆی ئایا ئێمە با پێی یاسای بەڕێوەبردننی دارایی عێراق ئیشەکەین ئەوەی کە لە سەرەتای گۆڕنی سیستەمەکە ئین بووە بزانم 2004 یان 5 بوو دوای ئەوە هەموار کراوە یاسایکی تایبەت پێدەچێراوە 2019 بوو یاسای ئیدارەی بەڕێوەبردننی دارایی عێراق ئایا ئێمە پێ ئەوەی ئیشەکەین یان بڕیاری تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەو بابەتە لەو بوارە سوپاس دەکەم دێمە خزمەت کاک بەڵێن پێنجخولەکێکمان ماوە بە کوردستان پرسیارێک سوپاس دەکەم سەبارەت بە ئەوەی سلێمانی ینی بەڕێزت پێ دوایە لێرە داهات هەیە بەزەوە بڵێن لایانی ئیداری کە لێرە نایدەن بە موچەخۆرانەوە سەبار بە سزادانی سلێمانی سەیکێتی دەڵێ سزادانی سلێمانی هەیە بەلایەوە شۆک و گۆڕان سزادانەکە لێرە یاخود لە هەولێری شەوەیە ئوستاز من قسەی بەرپرسانی ئیداری سلێمانی خۆیانەکەم یعنی ئێمە بەڕێوەبەری پێشووی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی کاک عەبدوڕەحمان ئێمە و کاتێک کە بە دوواداچوونمان کرد بۆ نەبوونی پارە و کەمی پارە و سویلە لە بانقەکانی سلێمانیا ئەو بەڕێزیان لەوێ ئەو خۆی ئەو وەڵامانەی داوە بە ئێمەکە لە سلێمانی هەموو داهاتەکان نایەتە ناو خەزێنەی گشتی دەستێوەردان
خراپ ئیدارەدان خراپ کۆکردنەوە دۆخی سیاسی دۆخی ئەو عەقدە نائاسایی و نایاساییانەی کە لە خاڵە سنووریەکان لە دەواازەکان هەیە کە بەشێکی زۆری داهاتەکان بۆ کۆمپانیاکان و بەشێکی کەمی بۆ حکوومەتە بێ ئەسبابی ئەو کەمکردنەی داهاتە لە پارێزگای سلێمانی بێجگەلەوە لە ساڵی 2020 بۆ 21 لانی لە ساڵی 2020 5 مانگ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەڵگیرا 7 مانگ موچە دابەشکرا بە پێنەدانی ئەم 5 مانگ موچەیە بڕێکی پارە یەدەک لە بانقەکانی هەرێمی کوردستان کۆبەوە کە لە پارێزگای سلێمانی نزیک لە 345 میلیارد دینار بووە ئەوەی کە پیشانی ئەمەیاندا ڕاستە بەشێکی لە خەرجیەکان و بەیانی بە موچە شۆ سەرفکرا بەڵام بەشێکی زۆری گومانەکان هەیە کە بەشێکی زۆر لەو پارەیە نازانرێت چۆن مامەڵی پێوەکراوە یا سوء تەسەڕوفی پێوەکراوە کە ئەوە بۆتە بناغەی سەبەبی کورتێنان و نەبوونی سویلە لە بانقەکانی سلێمانی و داوامان لێکردن کە جواب بنەوە ئەم بڕەپارەیە ئەو ئەم یەدەگا چۆن سەرفکراوە و چۆن تەحەکومی پێکراوە کەەوە ئەسبابی یەکەمی کێشەکانە چارەسەر بێجگەلەوەی کە جەنابەت باست کرد چارەسەری کۆتایی و ئەساسی بریتە لە ناردنی پرۆژەی یاسای بودجە بەڵام تاوەکو ئەمەش ئەم پرۆژەی یاسای بودجەش ئەلێردێ دروستکردنی خەزێنەیەکی گشتی لە هەرێمی کوردستان خەزێنەیەکی نیشتیمانی گرنگە چونکە هەتا ئەم بەشاکیلانە هەبێ ئەبێ لایەنە سیاسیەکان لە ڕێی نوێنەرەکانیانەوە موقیف دەربڕن تۆ بیرت دێ پێش هەر هێز و لایەنێکی سیاسی تر وەزیری دارایی موقیفی وەرگرت و چووە بۆ ماوەی 2 مانگ بایکۆتی دەوام و کارەکانی کرد بۆ ئەوەی ئەو دەستێوەردانانە ئەو مەشاکیلانەی کە یەکێتی پارتی دروستیانە کرد لە ناو چۆنێتی کۆکردنەوە و خەرجکردنی داهاتەکان لە پارێزگای سلێمانی حل بکرێ هەتاوەکو لەگەڵ کاک پاڤڵ دانیش لەگەڵ کاک مەسرور دانیش تاوەکو بڕە چارەسەرێک بدۆزنەوە هەچەند خۆشبەختانە ئەوە بە قازانج بۆ پارێزگای سلێمانی شکایەوە لەبەرەوەی لە دوای ئەو دانیشتن و ڕێکەوتنانە بڕێک پارەی زیادە لە 25 میلیارد لە 29 میلیارد لە 34 میلیارد لەوانە ڕەوانەی سلێمانی کرا بۆ ئەوەی ئەو کورتێنانانەی کە هەیە پێی بڕکرێتەوە بەڵام ئەمانە دەرزی موسەکینن یعنی چارەسەری کۆی گشتیشەکە ناکە هەتاوەکو لە ناوخۆی سلێمانی ڕێخستنەوەی ئیدارەکان و داهاتەکان نەکرێ و لە هەمووی مهمتر کاک حەکیم ئێمە لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەم دوو ئیداریە ئیشەکەی کوشتووە تۆ ناکرێت دوو مدیری بانقی هەبێ دوو مدیری بانقی ناوەندی و هەبێ کە بە وتەی هەردووچان هیچ تەسەڕفاتێکی دارایی لە بینیانە نییە یعنی هیچ مامەڵەیەکی کاشی سلێمانی پەیوەندی نییە بە هەولێرەوە هیچ مامەڵەیەکی کاش لە هەولێر پەیوەندی نییە بە سلێمانی ئەمانە سەر بەخۆ تەحەکومەکەن و زۆر جاسوء تەسەڕفەکەن زیاد لە دەسەڵاتی خۆیان بەکارهێنن کێشە و مەشاکل دروستەکەن لەلایەن لایەنە سیاسیەکانیانەوە کە لە ڕاستیە وەکو باسم کردەوە دیاردەیەکی ناشرینی حکومڕانیەوە هەرچی زووە ینی کۆتایی پێ باشترە زۆر جار ئەبیستم باسی دۆخی گومرگەکانەکەن لە کاتێکا کە مەسەلەن وەزارەتی دارایی ناتوانێت سەیتەرەی هەبێ بەسەر گومرگەکانە ناتوانێت ئیجراعاتکە ینی لە کاتێکا بەڕێوەبەری گشتی گومرگ لە هەرێمی کوردستان لە بەشی یەکێتی نیشتیمانی کوردستانە من تەمە ناکەم کەوانە راپۆرتی ورد و درشت هەم لەسەر دۆخی خاڵە سنووریەکان هەم لەسەر ئەو عەقدانەی لە خاڵە سنووریەکان کردووە هەم بێنە بەردەم پەرلەمانی کوردستان هەم بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی هەرچی ئیجراعاتێکی پێویستی هەیە بگیرێتە بەر باشە کاک بەڵێن چەند پرسیارێکتر بە کورتی بێ سوکا کاتمەوە سوپاس دەکەم ئێوە پێتان وایە سزارناکە بەس لە سلێمانی یاخود پارتی سزای سلێمانی دەدا سزادانەکە سزادانێکی سیاسی و ئیداریەکەی لە ناو سلێمانیە سیاسیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان شۆ لی بەرپرسە لەبەرەوەی ئەو ڕێکەوت ئیمزایان لەسەر ئەو ڕێکەوتنە کەوتووە کە بەشی داهاتی ناوخۆ لە سلێمانی 43% کۆی داهاتەکانی موچەی پێ تەکمیلکەن هەر ئەسڵەن ئیمزاکردن لەسەر ڕێکەوتنەکە قایلبوون بە ڕێکەوتنێکی لەو شێوازە قایلبوون بە هێشتنەوەی دوو بانقی لە هەرێمی کوردستان ئەوە بۆ خۆی سزایەکی هەم ئیداری هەم سیاسی لەسەر ئەیڕۆڵی وەزارەتی دارایی چییە چونکە مادام ئێستا هەموو داهاتیم و سنوورەکان دێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم چونکە وەزیری دارایی ئاگای لە هەموو داهاتەکان هەیە گەر بۆچی ئەم ڕێکەوتنەشی قبوڵ کردووە کە وەزارەتەکەی وەرگرتووە 53 بە 47 ئەمەی قبوڵە یاخود بڵێن کە ئێستا کاری پێ دەکرێت مادام گەر بەسەریشدا سەپێنرابێت
وەکو باسم کرد ئەمە دۆخێکی سیاسی واقع لە هەرێمی کوردستان ئێمە مەسئول نەبووین وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو وەزیری دارایش ینی وەک کادرێکی باڵای بزوتنەوەی گۆڕان کە نوێنەرایەتی ئێمەکە لە ناو وەزارەتەکە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان مەسئول نەبووین لەم دابەشکاریە ئێمە کە هاتوین بۆ چاکردنی ئەمە هاتووین ئەو فشارانەی کە کرا ئەو وەکو باسم کرد ئەو موقیف وەرگرتنی کە بەڕێز کاک ئاوات کردی هەموو ئیجرعاتە ئیداری هینانەی کە ئێستا پێویستە بکرێ هەمووی هەوڵی ئێمە بۆ ئەوەی کە بتوانین خەزێنەی نیشتیمانی دروستکەین سیستمی بانقی بەهێز دروستکەین ئەم هەوڵانە هەمووی خراونەتە گەڕ بڵێم توانیمانە 100% هەمووی بپێچین و پێمانەکرێ و هەچی بەشایکی لەسەر دەستی لەناو وەزارەتی دارایی تەواوە بێ بێگومانە بۆ لەبەرەوەی دەوڵەتی عمیقە لەناو ئەم دەوڵەتە هەیە گروپی سیاسی یەکێتی و پارتی هەن لەناو ئەم حکوومەتە لە حکوومەت بەقووەترن نەک لە وەزارەتی دارایی لە باش خەڵکی تیا لە ئەنجومەنی وەزیران بەقووەترە تۆ بیرت بێکان حەکیم لەسەر دۆخی قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان حکوومەت بڕیاریدا لەسەر پێشنیازی ئێمە کە هێز بنێر خاڵە سنووریەکان بۆ کۆنتڕۆڵکردنی قاچاقی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیارێک کە لەژێر سەرپەرشتی سەرۆک و جێگر و وەزیرە بەڕێزەکان دەرچووە جێبەجێ نەکرا بۆ جێبەجێ نەکرا لەبەرەوەی گروپی ینی ئەو گروپانەی کە مستەفیدن لە گەندەڵی گروپی گەورە و بەقووەتن کە هەموو بەرپرسی باڵای سیاسی یەکێتی و پارتی لە پشتا ئەمانە ڕێگریەکەن لەناو کارەکانی حکوومەت زۆر جار نەک وەزیرێک لەناو پەرلەمانی کوردستان بینی لەسەر تەلەڤیزیۆن لە میدیاکانە بینی زۆر جار سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ئەناڵێنێ بەدەست ئەو بڕیارانی کە ئەوێ بیدەن و بۆیان جێبەجێ نابێ جا چ جای ئەوەی کە لە وەزارەتێکە لە خواردنێکە بۆ ڕێگریکردن و ڕێکردنەوەی ئەو کێشانێکە هەیە باشە کاک بڵێن بەس لە سنووری پارتیش ئێستا بۆن پەرلەمانتارێکی تو باسی گەندەڵی سنووری یەکێتیشی خۆشی کرد باز دەیوت لە سنووری بۆنمە ئیبراهیم خەلیل لە سەدا 25 داهات بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە وایە وەزارەتی دارایی کۆنتڕۆڵ نییە بە سەرنجێک مەرزەکان بە کورتی بێ سوپاس دەکەم حەکیم تێنەگەشتم عەفو بەڵێ وەزارەتی دارایی کۆنتڕۆڵی هەیە بەسەر ئیبراهیم خەلیل مەرزەکانی سنووری پارتی و سنووری یەکێتیش بە کورتی بێ سوپاس دەکەم چونکە بازەوەکە لە سنووری پارتیش داهاتێکی زۆر وەکو چۆن لێرە گەندەڵی لێوێژ ناگەڕێتەوە بەڵێ چونکە بێگومان گەندەڵیەکی ڕێکخراو هەیە بە قانون کراوە بە عەقدی کۆمپانیاکان کراوە ئەوە لە هەموو دەواازەکان بەبێ جیاوازی وەکو یەکە و ئەو کۆمپانیانە تەواوی ئەو کۆمپانیانە کۆمپانیای حیزبینەوە بەشێکی و داهاتەی کە ئیبن کە دوای هەوڵ و فشارێکی زۆری ئێمە لە سایە هەشتاوە هێنرایە خوارەوە بۆ لە سایە هەفتا بۆی داهاتی حکوومەت لە سایە 20 بۆ لە سایە 30 زیابکە ئەو داهاتی کە بۆ کۆمپانیاکانە هەمووی بۆ حیزب و ئەشخاصەکانە ڕوە ئەوەی کە جەنابی وەزیری دارایی لە ڕۆژانەیە لە میدیا باسی کرد سیستمێکیان هەیە بۆ بەستنەوەی هەموو دەواازەکان بە وەزارەتی دارایی بە نووسینگی وەزارەتی دارایی ئەو بڕەپارەیە هەیە کە ئەچێتە سەر ڕقم حسابیەکانی ئەو دەواازانە ئەو بڕەپارەی کە پێویستەکە بچێت بێگومان ئەو بڕەپارەیە زۆر زیاترە ئەو داحزبەکان تەحکوم پێکەن لە ناوچە سنووریەکان بە قاچاقچێتی ئەوە بە ڕێگە و کاری نایە سوپاس دەکەم کاکتۆر سێ خولەکێکمان ماوە بە کوردی دوو خولەکێک ڕێکەوتن بڵێ لەگەڵ عێراق کراوە ئەگەر یاسای بوجە عێراق پێشبینێک لە ناوڕاستیمان کە پەسەند بکرێ ئەگەر لەوێ ڕێکەوتنێکی گشتگیر بکرێت کاریگەری دەبێت لەسەر دۆخی هەرێم لەسەر بازار لەسەر بەتەکید کاریگەری ئەرێنی ئەبێ لەبەر ئەوەی ئەو کاتە پشتی هەرێمی کوردستان دیاریە کرد هەرچەند ئێستا بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق فەرموویەتی کە ئێمە بە هەناردەکردن و هەناردە نەکردنی نەوتەی کوردستان کە تا ئێستا جەنابتە نەزان هەندێک ئەڵێن کێشەی هونەریە و هەندێک شتە سەوڕەکەم کێشە بابەتێکی سیاسی بێ لە ناوخۆی تورکیا بێ پەیوەندیدارە بە هەڵبژاردنەوە بابەتانە مهم بەرحەڵ وا باس ئەکرێت کە ئیتر کە ناردن و هەناردەکردن و هەناردە نەکردنی نەوتەکە پارەکە ئەنێردێت بۆ لەبەرەوە تا ئێستا تا ئەم دقەیە جەنابتە نازانن بە قەرز ئەنێردێت دوایەوە کات نەوتەکە هەناردە کرا و کاتە وردە قەرەبوو ئەکرێتەوە بۆیە جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق زۆر گەرەنگە و طبعا بەو شێوازش پارەکەش ئیتر شێوازی یاسایی خۆی وەرەگرێت و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی وەکو فەرمانبەرانی عێراق تەعامل لەگەڵاکرێ ئەبێتە بەشێک لە بودجێ عێراق بەگشتی کە پێشتر وا بۆ بەڵام ئێستا ڕێکەوتنی نەوتەکە وای لێکردووە بێت سیستەمی موچە شاوتا بکرێت لەگەڵ عێراقخانە نشینان بێت سیستەمی موچە بێت بەگشتی هەندێک لە پەیوەندیداران ئەو کەسانی کە پەیوەندیان هەیە بابەتەکەەوە پسپۆران گەشببینن بۆ ئەم بابەتەوە دیارە یەک ئەخرێت سیستەمی موچە لەگەڵ ئەوەی بەغایە
ئەوەی کە هەوڵی بۆ ئەدرێت جێبەجێ بکرێت لەوێ بەڵێ بەتەکید ئەگەر وابێت فعلا حکوومەتی اتحادی عێراقیش حکوومەتێکی اتحادی و فدرالی بێ بەڵێ بەتەکید ئەبێ ئەو سیستەمەش یەک بخرێت و بەتەکید ئەو پەسەندکردنی با بڵین بودجە کاریگەری زۆر ئەرێنی ئەبێ لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەگشتی و دۆخی ئابووری هاوڵاتیانش باشایبەت لەسەر دۆلارەکەش ئێستا شەردابەزیوە بڵین بەڵام بەرزنسمی بوو زیادی کردو بەڵێ ئەگەر لە بودجەوە تەسبیت بکرێت جێگیر بکرێت ئەوش کاریگەری ئەرێنی ئەبێ بەڵام ئەوە ڕەتی هەیە بۆی تا چەند حکوومەتی عێراقی هەوڵەدات بۆەوەی ئلکترۆنیکردنی معاملاتی دینار و دۆلار معاملاتی دەرەکی وا باس ئەکرێت کە هەوڵ ئەدرێت بۆی کە پارەکە ئیتر هەمووی ببێت ئەلکترۆنی من لەگەڵ ئەوەم هەنگاوی یەکەم ئەوە بێ کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێت بە دۆلار تەعاملی پێ بکرێت لە بازارەکانی هەرێم لە بازارەکانی عێراق ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئیتر ئەوەی کە تەعاملی پێکرێت دۆلار لەگەڵ دەرەوە ئلکترۆنی بێت. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر خالید حەیدەر هەروە کاک مەڵین ئیسماعیل سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان